الله يخۆم دکتۆرم لە خەسخانە داوامەکەم باناو خەسخانەکە نێنم ڕۆژێکیان مناڵێکیان هێنا جەمە زیاتر لەوێ ئیشی دوورینەوە شتێکم تەجمیلی زیاتر خەسخانەکە حکومیە مناڵێکیان هێنا ئافرەتێکی لەگەڵ بوو لەگەڵ کچێ تقریبان لە دەوری 16-17 ساڵ بوو دوورینەوە شتەکانم بۆیان بەڕێ کرد و ڕۆیشتن بەوە هاتۆ خەیاڵم ڕۆژی دواتر هاتنەوە هاتن لام دانیشتن وتیان ئەگە احتیادیە 5 دقیقەیشمان پێت وتم احتیادیە هاتنە لام دانیشتن کەسی تری لێ نەبوو دوو خوشک بوون خوشکێکیانەوەیان تەمەنی هەبوو یعنی ئافرەتێ داپۆشرا هەردووچیان ئەوەی تەمەنی گەورەکان خوشکە گەورەکان وڵای وتی هەندێک پرسیارم هەیە تایبەتە وتم احتیادیە فەرموو وتی دوورینەوەکەتم بینی لەوانەیە پەیوەندی بە ئیشەکەی تۆ هەبێ وتم ئیشەکە چییە وتی ئەو خوشکەم وتی تەمەنی وازەم و کاتە وتی 17 ساڵ بیان 18 ساڵ بوتی 3 ساڵ 4 ساڵ بەڵێ ئێستا پەیوەندیەکی لەگەڵ کوڕی خزمی خۆیان هەبوو دیارە کوڕەکە تازە ئەو خوشکەی زانیبی وەزاکەی زانی بوو بەنیەتی هێنانە قسەی لەگەڵا کردووەت هێنم و ئەو شتانە ماوەی پەیوەندیان هەبووە لەو بەیانەیە ئافرەتەکە کچەکە بڵێنەوە کە تەمەنی 17 ساڵ بوو پەردەی کچێنی لەدەستدا بوو لەگەڵ کوڕەکەی ینی بەو شێوەی هەڵی خەڵەتان لە ساز دێتە داوار جاوتم پرسیارەکە دوتی بیستومە لێرە ئەگە بۆ حاڵەتی زەرور بێت دایاندرێتەوە پەردەکە جا بالفعل لەگەڵ حاڵەتی زەرورێ بۆ منە حادیسەیەکە یان شتێکە بێ لەگەڵ حادیسەکەیە کتابی ینی وەرەقەشی بۆ یەکرێت کە راپۆرتی دکتۆری بۆ وەکرێ لەگەڵێ پرسیاری لە من کرد وتم بەعقاز وتم من نازانم ئەویشە بکەم دکتۆرێکە پرسی پێەکەم بزانام ئاڵێتی ئەگەر هات و ڕازی بوو لەسەرەوە ڕقم بایلەکەت بەجێ بێڵە ئاگدارتەکەمەوە من مامۆسای ئاینی شکە بردلاوانی خۆچش بیناسی قسەم لەگەڵیا کرد وتم ئەگە حاڵەتێ وا بێت چی بکەن ئێستا من بیکەم یان نەیکەم واز لە ئیشەکە بێنم ئەو وتی ئەو مامۆسای ئاینیە وتی ئەگەر بێت و میشەی بۆ بکەی یەکەم شت ئەگەر بێت و بەغاڵەت کردی بێت و دووبارەی نەکاتەوە خێرێ زۆر گەورەیە عیبێکی بۆ دایەپۆشی ئەوە یەک دوو ئەو ئافرەتە هەموو ڕۆژێکی مردنە ئەگەر بێت و ئیشەی بۆ بکەیت و وەگەوەی ژیانی پێ ببەخشێەوە یعنی على اساس وای کرد کە بیکەم بۆی یعنی خێرە گەورەیە هێشتا هەردوو دڵ بووم چکە مۆزوعەکە کەم نییە نەمەوێرەیانی پرسیارم لە مامۆسای ئاینی تریش کرد وتم بۆی مرتاح بم لەگەڵیان ئەو مامۆسا ئاینیە وتی نابێ بیکەی وتم بۆچی وتی وەکو ئەوەیە تۆ ئەگە و کچە ئەنجاو کچەکە مارەش کرابوو بیرم چ پێت بڵم مارە کرابوو بەس کاتی گواستنەوەی دیاری نەکرابوو على اساس ماڵی کچەکە کاتەکە دیاری بکەن بۆ کاتی گواستنەوەی بەس ئەم خوشکێک کە ئازانی بووی وەزاکە ئاگدار بوو بۆ بانقەس تاخیری کردبوو ئەوای بە منۆی وتی بانقەس تاخیرم کردووە وتی هیچ ڕووناچیەکمان نییە هیچ چارێکشمان نییە وتی لەبەرەوەی کچەکە زۆر داخوازیە هات کچەکە ڕەت کردەوە ینی ماڵەوە لێ کەوتمە شکن و گومان ێ باشە دانەی خراپ دوان خراپ سییان خراپ ێ باشە بۆ بە دانێکە تا ئێستا ڕازی نەبووە لەبەر ئەوە زیاتر ڕازی بوو بە مارەکردنەکە بۆ گواستنەوەکەیشی بانقەس تاخیریان کردووە زەمن پرسیارم لە مامۆسا ئاینی تر کرد وتی ئیشی وان نەکەی وتم بۆچی وتی وەکو ئەوەیە فێڵ لە زاواکە بکەیت و ئەم ئافرەتە لەگەڵ یەکێترایە بووە خەوتووە لێی بشاریەوە وتی ئەوە مەکە جا بۆ زۆر باشە طبعا هەنگاونان بۆ جۆرە ئیشانە بەڕاستی جەریمەیە جەریمەیە و گوناه و تاوانێکی زۆر زۆر گەورەیە یەکەم ئەمە فێڵکردنە لە زاوا ئەکرێت لەو کوڕە پاکە ئەکرێت ئەم ئافرەتێکی پاکیزەی داوا کردووە کچێکی پاک داوا کردووە بیخوازیە کە ئەم ئافرەتە دەستدرێژی نەکراوێتە سەری یان بۆ خۆی بە هەوەس و بە مایەشای خۆی نەچوو بێت خۆی چۆن بڵی بک بە ژن لەگەڵ پیاوی خەڵکا خەوتووە ئەمە تاوانێکە بەرامبەر ئەو کوڕاکرێت و دووەم ئەمە ڕێگە خۆشکردنە بۆ ئەوەی ئیتر لەمە بەدواوە هەر ئافرەتێک ئازادە بڕاست لەگە خەڵکات زینا بکات دوای ئەوە دکتۆری هەستێت پەردەی کچێنی بۆ دابنێتەوە ئەو کاتە هیچ مانایەک بۆ ینی هیچ مانایەک بۆ ئەو جوانیانە نامێنێتەوە کە لە کۆمەلگایە مامۆساینەکەی تری جوای بێت ڕاستە هاندان بۆ ئانیت ڕاستە ئەمە هاندانە و پاشان ئەو ئافرەتە ئەبێت زۆر جەری بێت مادام خوشکەکەشی پێیزانیوە چێتە عەدای لێ کردووە ملی بگرن و بیهێنن بڵێ وەرە بیخوازە نایخوازی کاکە گیان خۆ شاربی حاکم نییە کەس بێ کەس نییە قوربانگیان ئەم ئافرەتە ئەگەر ڕاست ئەکات چێ هەتکی کردو و چێ لە کچێنی خستووە با مامۆساجیان خەتەکەم بڕادا
ئەم کچەیکەوە کراوە بەژن ئەبێت داوا لەو کوڕە بکات و ئەم ماڵی ئەم کچە داوا لەو کوڕە بکەن کە بێ ئەم کچە بخوازێت. کوڕەکەوتی چۆتە دەرەوە، یعنی لێرە نەماوە، وڵی چۆتە دەرەوە. بە هەر حاڵێک بە هیچ شێوازێک ناکرێت دەستکاری ئەو مۆزوعانە بکرێت. هەموو کەسێک لە دنیا ئیلا مەگەر سەیرکە قوربانگیان ئیلاگەر مەگەر کەسێک بەربوونەوەی هەبێت باشە، ینی بە ئاشکرا ئەمە بەربوو بێتەوە لە بان خانوو بەر ئەبێتەوە لە حەدیسەی سەیارەیە لە حاڵەتی ئاوایە کچێنی خۆی لە دەستدا و کاتە ئەمەلیاتی بۆ کرێ و ئەگەڕێتەوە باری ئاسایی جارانی خۆی، یا کەسێک تەعادای لێکرابێت لەو حاڵەتانەیە تەعادای لێکرابێت، تەعاداکەش ئاشکرا بێ، مەلموس بێ، مستەمسەکات هەبێ، بەڵگە هەبێت، ئەو کاتە ئەکرێت یعنی لە ڕووی شەرعەوە دروستە چۆن بڵێ بارودۆخی ئەو ئافرەتە وەکو جارانی لێ بکرێتەوە. بەڵام ئافرەتێ بە هەوەسی خۆی بە ویست و بە ئارەزوی خۆی چ بێ زینای لەگەڵ کوڕێکا کرد بێ، دوای ئێستا بێوێ شوێکی تر بکاتەوە بێوێ شوێکی تر بکاتەوە ئەنجا بێ لە ڕێگەی تەجمیل و عملیات و نەشتەرگەریەوە کچێنی خۆی بۆ خۆی بگەڕێنێتەوە. ئەمە تاوانێکی زۆر گەورەیە و ئەمە یعنی کچان فێری ئەوە کاتیتر ڕێگەیەک هەیە ئەگەر ئێوە تەعەداشتان لێکرایان ئەگە چوون لەگەر کوڕی خەڵکی شازیناتان کرد ڕێگەیەک هەیە چارەسەرێکەیە پەردەتان بۆ داندێتەوە بۆیە هیچ مەترسن. تێگەی ئەمە کارێکی زۆر زۆر خراپە، بە هیچ شێوازێک نابێ ئێوەی دکتۆر هەنگاوێکی لەو جۆرە بنێن و ئەبێ لەخوا بترسن. بەڕاستی هەموو دنیات بدەنی قیمەتی ئەوەی نییە تۆ چۆن بڵێ غەژ لە پیشەکەی خۆت بکەیت. ڕاست مامۆستا بۆیە پرسیارم لە مامۆسای ئاینی تریش کردوتم با پرسیارێ لە تۆش بکەم، بەس ئەگەر ڕاستیت بوێ زیاتر دڵم بە جوابەکانی تو مرتاحترە، ینی نەفسێن پێ مرتاحە بم. ئەو مامۆستا ئاینی کە یەکەم جاش پرسیارم لێ کرد، ینی ناودارە ناسراوە لەوانەیە خۆتیش بیناسی بە تاکید، بەس دڵم بە وەڵامەکانی یعنی مرتاح نەبوونا کە باسی ئەو شتانە کرد. من خۆم لە دڵی خۆم وامەوە دەموت ئایا ئەبێتە دڕێخۆشکەر بۆ یەکێ تریش. کاک دکتۆر طبعا یەک لەو قەزیانی کە چەند ساڵی پێش ئێستا 2-3 ساڵ پێش ئێستا بوو، یعنی ڕاستیەکەی من نەم ئەتوانی چارەسەری بکەم، یعنی قەزیەکە هێندە گەورە بوو. ئەو بوو یعنی چۆن بڵێ کوڕێک هەستا بوو تەعەدای لە خوشکی خێزانەکەی خۆی کرد بوو، خوشکی خێزانەکەشی تەمەنی 11 ساڵ بوو، الله ئەعلەم وەرزان 11 ساڵ بوو، یعنی چۆن بڵێ بە میوانی هێنابیەوە بۆ ماڵی خۆیان چ بوو تەعەدای لێ کردبوو، کە تەعەدای لێ کردبوو ئیتر ئەوە لەو جۆرە تەعەدایانەیەکەوە ئەکرێت ئاوا لە مناڵێکی ئاوای نەفام، ینی کچێک کە 11 ساڵە 10 ساڵە پیاوێک کە تەعەدای لێ کات وەکو چۆن بڵێم ینی حیوانش ئەویشە ناکە بەڕاستی حیوانش، ینی وەکو دڕندەیەک وەکو کەسێکی قاتڵ و پیاوکوش بچێ ئەو ئافرەتە هەتکات، ئەو کاتە لەو حاڵەتانەیە دروستە ئەو ئافرەتە بارودۆخی بگەڕێتەوە جارانی و عملیات و نەشتەرگەری بۆ بکرێت. ئەمە ئیستیسنایە لە بابی ئیستیسنایە، ئەمما تەعمی بکرێ بە هیچ شێوازێک دروست نییە، والله تعالى ئاعلم. تا دەست خۆش بێ مامۆستا گیان عەزیزم دێ. گیان من لە خزمەتم برای جوانم.